بە پێچەوانەی ئەم هاوکێشە پارسەنگە نەگۆڕەوە ڕێسا و هاوکێشەیەکی تریش هەیە کە ئەویش هەر نەگۆڕ ئەویش ئەوەیە کە سەختگیری ڕاجوێیی و ناکۆچی و ململانێ و تەفرەقە یەکەمین هۆکاری تێکشکان و شیرازە پسان خی گەورە فەرمێ وەلا تەنازەعوا فتەفشەلوا وتەذهەبە ریحکم وەصبروا ڕاجوێییتان نەگاتە ناکۆچی نیزاع کەوابوو ناکۆک مەبن ئەگەر ناکۆک بوون شکستیتان بەسەرهادێ کە شکستیتان بەسەرهات هێز و پێستان نامێنێ ولا تەنازەعوا فتەفشەلوا وتەذهەبە ریحکم ئەنجاش فەرمێ سەبر لەسەر بربەستەکانی ڕێبگرن وەصبروا بە شێوەیەکی گشتیە سەبر لەسەر ڕاجوێیەکانی خۆتان بگرن سەبر لەسەر ناحی دەرونی یەکتری بگرن سەبر لەسەر لاساری و ملهوڕێتی یەکتری بگرن سەبر لەسەر پەروەردەی یەکتری بگرن سەبر لەسەر حاڵی بوونی دینەکە بگرن سەبر لەسەر بربەستەکانی ڕێ بگرن تەحملتان هەبێ ثەباتتان هەبێ خۆڕاگرن لەسەر مەنهەجەکە و بربەستەکان کاریگەری ئەوەندە لەسەرتان نەبێ دید و ڕێتان بگۆڕ ئەم شکستە کە ئەفەرمێ وەلا تەنازەعوا فتەفشەلوا وتەذهەبە ریحکم بەشێکە لەو ئەشکەنجە و ژان و ناسۆرەکە لە ئاەتەکانی ترا وەکو هەڕەشە و سزا هاتووە ولا تەکونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم وەکو ئەوانەتان لێ نەیە کە دوای ئەوەی پەیامی ڕوون و ئاشکرایی خوای گەورەیان بۆ هات تەفرەقەیان تێکەوت کەوتنە بەربەرەکانی یەکتری کەوتنە تێکشکاندنی یەکتری ئەوانە سزای زۆر سەخت و بەژانیانە بێ سزای بە سەخت و بەژانەکە ئەم تەفرەقەیە ئەم زەلیلێتیە تۆ سەیری کوردستان کێسە لەم کاتێ تاغوتانی پارتی وێچێتی و ملهوڕانی عەلمانیەت هیچ شتێکیان پێ نەماوە لە فکر و لە سیاسەت و لە ئەخلاق و لە قیەم لە هیچ شتێ هیچیان پێ نەماوە بیگەێنن بە یەکێکی تر مسلمانان قووەتێکی زۆر 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 گەورن قووەتی عەقائیدین قووەتی ڕیز و سەفن قووەتی هەموو شتێکن بەڵام سەیریان کە چونکە ئیمانەکەیان لە ئیمانێکی خواناسانەی بە قووەتنی هەر ئەعرابیانەیە پابەندبوونیان بە مەنهەجەکەوە پابەندبوونێکی وەکو یاوەران نییە برایەتی دینیان کردو بە ناسیاوێتی و ڕەفیقێتی حاڵەتی حیزبێتی و خەتخەتێن و پەتپەتێنی خۆیان زیاتر بەلاوە مهمترە وەک لە دینەکە و سەرخستنی دینەکە کەوتونەتە ژێردەستی ئەم عەلەمانیەتە مرتەدانەی کە ڕۆژانە ئەیان ڕەتێنن ئەشیان بۆن بۆ جەبهەکانی خۆیان بۆ ئەوەی عەلمانیەتەکەوە قووەتر بێت بەزینی مسلمانان و ژێردەستە بوون و پووکانەوەی وجودیان سزای خوای گەورەیە لە ئەنجامی ئەو ناکۆچی و ململانێ و تەفرەقەکاریە هاتۆتە پێشەوە کە تووشیان بووە کە بەهۆی پابند نەبوونی سەرڕاستانەیە بە مەنهەجەکەی خوای گەورە بە قورئان و سنەتەوە کەوتۆتە ناویان کە خوای گەورە فەرمێ واعتەصیموا بحەبل الله جەمیعا بە کۆمەڵ هەمووتان دەست بگرن بە مەنهەجەکەی خوای گەورە ئێمە مەنهەجەکە کۆمانەکات و ئەنجا ئەو کەسەی کە لە ناومانە لە هەمووان زیاتر شارەزای مەنهەجەکەی و لە هەمووان زیاتر پابەندە بە مەنهەجەکەوە خەڵک قبوڵێتیە بێ بە ئەمیر ئەو کەسەی کە دەستی بۆ ڕاکێشنەوەڵەن با ئەمیرمان بێ ئەڵەن ئەو کەسە لێزانترە عاقڵترە پابەندترە دیندارترە بەتەقواترە لە شەرحی فەرمودەکەی سەوبانە باسمان کرد کە دوژمنی کافر کاتێک زەفەر بە مسلمانانە بە کە وەقەدەرە نەیان خاتە ژێر دەستی خۆیەوە کە لەناو خۆیانە ناکۆک بوون لالوت بوون خۆخۆر بوون کەوتونەتە ململانێ و بە یەکتریە چێشتێن شێخ محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەهو الله لە کتێبەکەی مەسائل الجاهلیە ئەفەرمێ لە دووەم ئەفەرمێ ئەبینی ناکۆکن و تەفرەقەیان لە ناودایە جۆڕایەڵی و ملکەچی ئەمیر بە زەلیلی و سوکایەتی ئەزانن خوای گەورە فەرمانی پێکردوون کە کۆ ببنەوە و کۆمەڵکارانە بژین و بەرهەڵستی تەفرەق و جودایی لێکردوون وەگە فەرمێ واعتەصیموا بحەبل الله جەمیعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها دەستە جەمعی هەمووتان پێکەوە بە دینەکەی خوا و پابند بن تەفرەقەتان تێنەکەوێت و ناکۆک نەبن
یادی نیعمەتی خوای گەورە بکەن کە چەند زۆرە لە سەرتان خۆ ئێوە هەموو دوژمنی سەرسەختی یەکتر بوون خوای گەورە دڵ و دەرونی یەک خستن ئێوە بەم نیعمەتەی خوای گەورە بە دینداری و بە ئیمانداری بوون بە برە یەکتری ئێوە لە ڕۆخی کەندەڵانێکی ئاگرا بوون کە خوای گەورە قوتاری کردن لێ و ڕزگاری کردن و هێنانی ئەملاوە جێی خەمەکە ئێستا لە هەموو وڵاتانی مسلمانانە چەندین کۆمەڵە بینی بە ناوی ئیسلامەوە کارەکەن هەموو بەڵام لێک جودا و دوورن ناکۆکن لالوتن ئەمانە سیفەتی جاهیلیەتن لە کۆمەڵکاری و ئەمریتیا باسمان کرد بە دوور درێژی کە ئەم سیما و سیفەتانە کاتێک کە ئەکەوتە ناو کۆڕی مسلمانانە و ناو ئومەتە مسلمانەکەەوە ئەبێ ئەوە بزانن کە ئەوە سیفاتی جاهیلیە کەوتۆتە ناویان و ئەبێت تۆبەی لێ بکەن و ڕاستیشی بکەن چونکە ئەبێت کۆمەڵە ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی بچنەوە سەر کۆنترین کۆمەڵیان بەو شەرتەکە لەسەر منهەجی قورئان و سنەتەکە بەڕشێوەیەکی ڕۆشن وازەح ڕۆشت بێ منهەجی حەق لەم زەمانەیە منهەجی سەلەفێتی جیهادیە کە منهەجی پێغەمبەری خوای گرتو عەلەیهی سەڵات وسەلام ما ئەنا عەلەیه اليوم وأصحابی ولا هەمان کاتیشا وەکو حەدیسەکەی جابری کوڕی سەمورە لە مسلمان ڕیوایەتی کردووە ئەفەرمێ لا يزال عصابة من أمتي يقاتل عليه عصابة من المسلم لا تزال طائفة من أمتي انجالوها أفرمي عصابك كم ترى لتشل صفتك شان قتالة لمجموعي أو حديثانك بانزا حديثا لسر طائفة منصورة يانزا صحابي الرواية كردون هشت صفة لدست جمعي هميانا هيك ناكره تو چوار صفتيان ورقلي تو بلي من لوان يكيكش لو صفتانا صفة جهاديكيانا لبرگەی پێشووە باسمان لەوە کرد کە تاغوتانی زیندوو چەند دژواری و کاریگەرێتی خراپیان لەسەر ئیسلام و مسلمانان زۆرە لە بڕگەی پێش ئەویشە بەپێی دەق و کۆڕا و ئیجماعی ئومەتەکە شێوازی ڕوبەڕووبوونەوەی ئەو تاغوتانەمان ڕوون کردەوە کە پێوە پابندبوونیان فەرزە و بواری ئیجتیهادکردنی تێدا نییە حکمی شەرع جەنگکردنە لە دژی ئەو تاغوت و ملهوڕ و مرتەدانی دەسەڵاتدارن و حکمی دینەکەی شەریعەتی خۆیان لابردو و حکمێکی تریان هێناوەتە پێشەوە ئەگەر توانا هەبوو ئەگەر توانای لادان و ڕادانیان نەبوو خۆ ئامادەکردن و مەشق پێداویستیەکانی جیهاد ئەبنە فەرزیعین ئیتر لە تەدریب پێکردنەوە لە چەک پیاکردنەوە لە ماڵکۆکردنەوە لە پلاندانانەوە لە ئیختیاری جێگاوە ئەمانە هەمووی تەبەن ئەبنەوە بە مقدماتی جیهادەکە کە ئەڵێم کۆمەڵەکانە بێ بچنەوە ناو کۆمەڵی یەکەم کە لەسەر منهەجی قورئان و سنەتە بە بەڵگەی ئەو فەرموودەی کە ئەبوو هورەیرە خوا لێ ڕازی بێ ئەجێڕێتەوە کە فەرمووی لە کاتی زۆربوونی خەلیفەکانە ئەفرمە فو ببيعة الأول فالأول ئەم حەدیسەکە متفق عليه ئەفەرمێ بەیعەتەکەتان بە کەسەکەی یەکەم کە داوتانە بی بەنەسەر ئەنجا دوای ئەو بەیعەتی ئەویتر نەک لە یەک کاتا بە دوو خەلیفەش لە کۆمەڵکاری و ئەمێرێتەکەیە ئەومان ڕوون کردو کە چۆن ئیستدلال بەم فەرموودەی و هاوشێوەکان یەکرێت کە ئەبێ بەیعەت بە خەلیفەی یەکەم بدرێ لەسەر جێبەجێکردنی شەرعەکە قورطوبیش رحمه الله شتێکی وەکو ئەوەی باس کردووە لە تەفسیری ئاەتی ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه لە بەقەرە لە 114 ئەفەرمێ ڕێ لە دروستکردنی مزگەوتی تر ناگیرێ ئەگەر مەبەست لێی تەفرەقە و ناکۆچی نەبێ مەگەر مزگەوتێک لە تەنیشت مزگەوتێکی تریان نزیک لەو دروست بکەن تا ئەهلی مزگەوت یەکەم دابەشکەن و مزگەوتەکان لێ تێکدەن و ناکۆچی دروست بکەن ئەوە نابێ ئەبێ مزگەوتی دووەم نەهێڵڕێ یان ڕێ لە دروستکردنی بگیرێ لەبەرەوە بووتمان ناشێت دوو مزگەوتی جامع کە نوێژی هەینیان تیاکرێت لە یەک ناوچەیە هەبن هەروەک کە ناشێ یەک مزگەوت هەبێ و دوو ئیمامی هەبێ هەروەک کە جائز نییە دوو جەماعەت لە یەک مزگەوتی شا بکرێ هەروەکە باسمان لە هەندێک اختلافاتی ئەوەش کرد کە لە بینی فقەهای لەسەر ئەم نقطەیە هەیە لەمەوەیە کە ئەڵین هەبوونی دوو کۆمەڵ و زیاتر لە وڵاتەکان نابێ هەبێ چونکە ئەبێتە مای تەفرەقە و ناکۆچی و بە هەدەردانی ڕەنج و زیان بە یەکتر گەیاندن ئەوە هەمووشمان ساحەی سووریامان ئێستا چاولێ و پێشتریش ئەفغانستانمان بینی و هەبوونی زیاد لە کۆمەڵێک ڕێ ئاسانترەکە بۆ تاغوتان بۆ دەستێوەردان بۆ ئاراستەکردن و تەدەخولات ئەوانە لە کاتی هەبوونی یەک کۆمەڵا وا ئەکەن و هەوڵەدەن کەسانی تیا کەسب بکەن و بیکەن بە خەتوباڵ و مەرامی خۆیانیان پێ تەحقیق بکەن
چجای لە کاتی هەبوونی زیاتر لە کۆمەڵێک و هەبوونی ڕێباز و دید و هەڵوێستی جیاواز ئەبێ ئەوە لە بەرچاوم بگیرێکە هەر کۆمەڵێک بە تایبەتی جیهادیەکان کە گەورە و کاریگەربێ زیاتر چاوی دژمنان یەکەوێتە سەر و ئیشی زیاتر لەسەرەکرێ بۆ ئینشقاق پێکردن و لەبەرێک هەڵوەشانی لەم ڕوانگەوەیە کە ئێمەوە ئەبینین کە پێویستە هەموو بچن ڕیزی کۆنترین کۆمەڵیانەوە کە منهەجەکەی ڕاست و دروستە نەک ئەویش خۆی لایدابێ و کۆمەڵێکی تری ڕاست و ڕەواتر دروست بوو هەر کەسێک یارمەتی کۆمەڵە دوایینەکان بدا لە حاڵەتی هەبوونی کۆمەڵێکی منهەجی سەرڕاستە کە یەکەم جار بوون ئەو گوناحبارە بێت چونکە یارمەتیدانە لەسەر دابڕبوون و گەورەکردنی ناکۆچی و لێکترازان و زیانگەیاندن مەکاری ئیسلامی خی گەورەشە فەرمێوە تعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان یارمەتی و هاوکاری یەکتری لەسەر خێر و چاکسازی و تەقوا و دینداری بکەن نەک لەسەر گوناح و خراپەکاری و دەستدرێژی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لا ضەرەر ولا ضیرار نەزیان بگێن و نەزیانت پێ بگە ئەمە لە کاتی ئاگاداربوون و زانینی هەبوونی کۆمەڵەکانە بەڵام تۆ لە ناو جەماعەتێکە ئیشەکەیت و جیهادەکەی بەڵام نەتزانیوە کە جەماعەتێکی تریش هەیە جیهادیە طبعا ئەو کاتە عوزرت هەیە